من ناوم فاروق عبدالرحمن كريمة لەدایک بووی 1970 لە شاری سلێمانی دەرچووی پەیمانگەی هونەر جوانەکانم بەشی پەیکەرسازی ساڵی 1991 ئیتر لەو کاتەوە من بەردەوام خەریکی ئیش بووم لەوانەیە لە مەراحلێکی ژیانە دابڕانێک هەبوو بێ لە هونەرەکە بە حکمی ظروفی اقتصادی یان لە هەر بابەتێکی ترە وەڵام دواتر هەر گەڕامەتەوە سەر ئیشەکەی خۆم و پەرەم پێیاوە و بەردەوام لەگەڵی ژیاوم ئیتر لە وەختەوە خۆشەویستیم بۆ هونەر بەڕاستی زیادی کرد لە تەمەنێکا بووم کە زۆر تامەزرۆی هونەر بووم کە بە شێوەیەکی ئەکادیمی فێر بم خۆشبەختانە دوو مامۆسام هەبوو مامۆسا هاوڕێ مامۆسا بەختیار ئەو دوانە زۆر دەستیان گرتم دواتریش کە خولیای نەحەد چووە سەرمەوە حەزم لێ کرد لەوەی کە نەحەد تامێکی تری هەیە گەیشتمە ئەوەی کە بتوانم ئاسی خۆم بەرزکەمەوە بۆی کە بوێری ئەوە بکەم ئیش لەسەر جادەدا بنێم. ئێستا لە ئامادەکاریەم بۆ پێشانگایەک ساڵانە ئاکرێتەوە پار بەشدار بووم بە ئیشێک ئەم ساڵیش بەشدارم بەم ئیشە و پۆرترێتێکیشم ئامادەیە کاتە ئیشەکەم لەبەر خاتری پێشانگاکە ئیش نەکەم بڵێم بەس بۆی بەشدار بم نەخێر ئەمێ ئەوەی مەبەسمە ئاسی هونەری پەیکەرسازی من یان هاوڕێکەم یان هونەرمەندانی کوردستان لە چه ئاستێکایە بتوانین هەموو توانای خۆمان بکەینە گەڕ بۆ خاترەوەی کە ڕوویەکی جوانی پەیکەر پیشانی خەڵک بین ئەم پەیکەری کە لێرە ئەکرێ ئەو پەیکەرە نییە کە لە سەر جادە بە نرخێکی هەرزان ئەکرێت و ئیشێکە هەڵە پڕوکێنرێ و دائەنرێ لە لای خەڵک سوورەیەکی ناشرین دروستوە بەرامبەر پەیکەر کە بۆ پەیکەرەکانی شار ناشرینە. تاوان بێگومان من ئەمڕۆ زۆر دڵخۆشم بە نمایشکردنی ئەم کارە هونەریانە ئەوەی زیاتر ئێمەی بەسوتەوە کارە هونەریەکانە ئێمەی بەسوتەوە بەیەکەوە برادەرانی ڕۆژهەڵات میوانداریمان کردوون لێرە وارووا برادەرانی باشوور پەیکەرسازەکان بەیەکەوە کارێکی فرە ڕەنگی لە بابەتەکانە نمایش کراوە و لە ئاسێکی بەرزیشدایە زۆر خۆشحاڵم بەوە. وەڵاهی ئاواتم بێگومان نەگی من لەوانەیە زۆربەی هونەرمەندان ئەوەیە کە هونەری پەیکەرسازی بەڕوە ڕاستەقینە جوانەکەیە نمایش بکرێ و پیشانی خەڵکی بدرێ و شاکاری جوان بکرێت منیش وەکو پەیکەرسازێ پێم خۆشەکە چەند شاکارێکم بێت لە سەر شەقامەکانی کوردستان ئیتر گرنگ نییە لە سلێمانی بێ یاخود لە هەر جەیەکی تری کوردستانە بێت.